مستقيم نما صبر وقرار، لسان لدست فرقته. لو مما كان أغيار يا ستام بنا على غربته، ستام بنا على دوري لحسرة ويحوري. قد سوسنا بنقوري لبيرنا تشي يكساعته، يكساعتم ناتشي لبير أنا موبرشا هي كبير. دشبهة بدر منير حوري لباغي جنته، أو حوريم جنتية شوما مزا قردنسية. بجني ريحان ميريا مسكو بخور لنكهته. نكهت قولا لقلشني نشاني خالي قردني. دوزل في شوخ شبها خني درزين دين صورته. دەم خۆش خەندەخان زۆر سپاس. بینەرانی خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. فەرموون لە وەرزی نوێی بەرنامەی قەلەندەرخانەیە لەگەڵ ئەڵلقەیەک و وێزگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. خۆشەویستان، ئەڵلقەی ئەم جارەمان لێدوانە لەسەر ژیان و شیعرەکانی یەکێک لە شاعیرە هەرە دێرینەکانی کورد کە پاژماوەیەکی زۆریشی نەماوەتەوە لامان، ئەوی شاعیری گەورە عەلی حەریریە. بۆ لێدوان لەسەر ژیان و شیعرەکانی برای توێژەرەوە کاک ڕزگار جەباری ئامادەیە لە بەرنامەکە بۆ لێدوان لەسەر شیعرەکانی و بەرهەمەکانی شاعیری گەورە عەلی حەریری. بەخێر هاتی کاک ڕزگار. زۆر سپاس. هەروەها برای ئازیز کاکە ڕەوەند کەمال بە ئامێری عود بەشداری بەرنامەکەمانەکات، بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان. بەخێر هاتن. زۆر سپاس. کاک ڕزگار، ئێمە وەکو نەریتێک هەرچەنە ئێمە عەلی حەریری وەکو زانیاریەکی کەم ماوە لەبارەی ژیانیەوە، بەڵام بەهۆی ئەو لێکۆڵی ناوانەوە کە کراوە شتێک دەربارەی ژیانی ئەزانین. ینی ئێمە حەز ئەەکەین ئەو کورتەیە ئەو زانیاریانی کە لەبارەی ژیانی عەلی حەریریەوە ماوە چییە؟ سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ڕەخساندنی ئەو دیدارە، بە هیوای ئەو بەرنامە جوانە هەر بەردەوام بێت. سەبارەت بە عەلی حەریری، بەڕاستی یەکەم زانیاری کە لەسەر عەلی حەریری هاتووە ئاماژەدانە بە عەلی حەریری لە شعری ئەحمەدی خانی. لە شعری ئەحمەدی خانی لە پێشەکی مەموزین یادی سێ شاعری کورمانجە کاتەوە، مەلای جزیری فەقێ تێران عەلی حەریری. ئەوە یەکەم ئاماژە هەتا ساڵی 1970 لەو شعرەیە کاڵێ مندی عەلەما کەلامێ مەوزوون دەستخۆش مندی عەلی بکرا باسی لە هەبوونی پاشایەکەکە بۆ کورد. ئەگەر پاشایەک هەبێ بۆ کورد بایەخ بە هونەر و ئەدەب بدات، بە زانست بدات، لەوێ ئەڵێ مندی عەلەما کەلامێ مەوزوون عالی بکرا لە بانێ گەردون، بینا بە ڕوحە مەلێ جزیری پێحەی بکرا عەلی حەریری. لێرە کە ئەڵێ پێحەی بکرانی کارێک مەکرد عەلی حەریری زیندوو بێتەوە. یعنی لە ساڵی 1600ەکان ئەحمەدی خانی باس لە شێوەیەک باس لە حەریریەکە کە ئاسەواری نەما مردووە، یعنی بەس ناوە. تا 1970 ئالبەرت سۆسن کابرایەکی ئەوروپی دێتە دەڤەری تور عابدین لای مدیات لە باکووری کوردستان، گۆرانی سەرزارێکی کوردی کۆکاتەوە. یەکێک لەو گۆرانیانە شعرێکی عەلی حەریریە کە لە سەرزاری خەڵکوە گۆرانی وتراوە، گەرهۆن ببینن ناری عشق. ئەمە یەکەم شعرە تۆمار کرابێت لەلایەن ئالبەرت سۆسن و بڵاوی کردوێتەوە لە کتێبەکەی خۆی. بەڵام وەکو جۆرێک لە ئەتوانم بڵێم یەکەم ئەنتۆلۆژیای شعری کوردیشە، مەلا محمودی بایزدی کە هاوڕێی ئەلێکسەندەر ژاپایە. ئەلێکسەندەر ژاپا کۆنسۆڵی ڕووسە لە دەوڵەتی عوسمانی لە ئەرزەڕۆم، هاوڕێن ئەدەبیاتی کوردی ئەنووسنەوە، کۆیەکەنەوە، شعر و شعری فۆلکلۆر نووسرا و لە ئەنتۆلۆژیاکە کە نامەیەکە ڕیسالەیەکە باسی 8 شاعری کورمانجی ئەکات و یەکەمیان عەلی حەریریە.
بەڵێ مامۆستاگیان ئەم زانیاریانە سەبارەت بە عەلی حەریری بەڕێستان چۆن لە کتێبەکە کۆتان کردوێتەوە لە کۆڵنەوەتان لەسەر کردووە ئەم زانیاریانی کە ئێستا بەڕێزت بە MA چۆن بەدەستت کەوتون؟ بە دڵنیاییەوە پێش من کە هەستام ئەم دیوانم چاپ کردووە دیوانێکە کامل نییە بەڵێ چونکە زانیاریمان هەیە لە باکووری کوردستان وەکو مژدەیەکی خۆش تقریبان 11 شعری دۆزداوەتەوە ئێتر نازانین چەندێکی هاوبەشە لەگەڵ ئەم شعرانە هاوڕێیەکی دیکەمان شعری دیکەی دۆزێت و لە کەشکۆڵەکان لە ئایندەیە ئیشاڵڵا وانش کە چاپ بکرێن بۆ چاپی دووەم هەموو ئەمانە کو ئەکرێتەوە ئێمە پێش ئێمە ئیشان کردووە پێش ئێمە بۆ نمونە مامۆستا عەبدوڕەقیب یوسف هەر بۆ خۆی لە دوای ئالبێرت سۆسن یەکەم کەسە کە ساڵی 1960 لە دەستنووسنامەیەکی ئەرشیفنامەی مووسڵ کەشکۆڵێکیان دەستکەوت سێ شاعری تێدا لەگەڵ شعرێکی کەرتە شعرێک ینی ئەوە نییە کەشکۆڵە و لێ بەربووەتەوەوانە لێەوە شعری حەریری دێتە ناوانەوە بەڵام پێش مامۆستاش ئیشی لەسەر کراوە پێش مامۆستا عەبدوڕەقیب یوسف ئیش کراوە بەڵام کەم بۆ نمونە مێجەرسۆن ناوی هێناوە وەکو شاعرێکی کۆنی کورد بە یەکەم شاعری کوردی شێزانێ لەوێ ئەحسان نووری پاشا دکتۆر گەلێک نووسەری تریش مامۆستا عەلادین سەجادی و هەروەها پرۆفیسۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ دکتۆر بلەچ شێرکۆ پرۆفیسۆر معروف خەزنەدار هەر هەموویان ئیشان لەسەر کردووە ناویان هێناوە شتێکیان وتووە بەلێکدانەوە ژیان با بڵێن سەردەمی ژیانیان بردوێتەوە بۆ سەردەمێ ئەوەی هەیە عەلی حەریری سەردەمی ژیانی لە مەلا مەحموودی بایزدی و تا ئێستا 4 قۆناغ بۆ سەردەمی ژیانی دیاری کراوە 4 قۆناغ یەکەم مەلا مەحموودی بایزدی ساڵێک دائنێت بە کۆچی 1970 ئەکاتە 1000 و تقریبان 1909 زاینی واتە سەدەی 11 کە شعری دۆزاوە ناوی مەموزین هاتووە مامۆستا عەبدوڕەقیب یوسف وتی نابێ ئەم شعرانە پێش ڕووداوی مەموزین نووسرابن لەسەر گۆڕی مەموزین نووسراوە کە یعنی ساڵ 1954 کۆچی کاتە 1450 زاینی یعنی هاتۆ بۆ سەدەی 15 خۆی یەک نقطە هەیە ئەم کەوەکو شاعر حساب بکرێ بە یەکەمین شاعری کرمانج کە بە کرمانجی نووسیبێتی خۆ بێگومان دڵنیام کە شاعری تریش بەر لەو هەبوو بەڵام دیارە بەڵام یەکەم کەسە کە پاژماوەی شعرەکانی و شعرەکانی دۆزراونەتەوە بە دڵنیایەوە میر شەرەفخانی بەدلیسی لە شەرەفنامەی خۆیە باسی میر یاقوبی زرکیە کات کە یەکێکە لە شاعرانی کورد شعرەکانی سۆفیگەرانەیە و کوردیە بەڵام تا ئێستا دیوانی ئەم شاعرە کە میریش بووە نەدۆزراوەوە ئەم شاعرە ئەکەوێتە پێش مەلای جزیری و بە پێی لێکدانەوەکان عەلی حەریریش ئەکەوێتە پێش مەلای جزیری بەڵام ئایا تا ئێستا ئەگەر شعری میر یاقوب بدۆزێتەوە و زانیاری ینی چۆن بڵێ باوەڕ پێکراو لەسەر عەلی حەریری بدۆزێتەوە کێ ئەکەوێتە پێشتر تا ئێستا عەلی حەریری بە یەکەم شاعری کوردی کورمانجی دادەنرێت مامۆستاگیان هەڵبەتە تۆ لە کتێبەکە ئاماژە بە دکتۆر محەممەد عەلی قەرەداقیشەکەی هەوڵەکانی ئەویش سوودت لێ وەرگرتووە درێژە بە باسەکانمانەکەین لەسەر عەلی حەریری ئەگەر کاک ڕەوەند و کاک حەمید شعرێکی ترمان پێشکەش بکەن. پەریزادە توا هاتی لەسەر چاوێن دمن شالە مەلەو زانی توا هاتی ji dengê tewq û qirxala ji dengê bazin û zenda nema eqlê eqilmenda hindî min got sî û çenda to çêtir bûyî ji hevala tu çêtir bûyî ji Leylayê şîrîntir bûyî ji Züleyxayê memûzîn her du yek tayê siya zulfê kirim tala siya zulfê to natirsî ji ehwalê me napirsî مبارك بيت أو كرسي ترويني جهد عبدالة
تۆروێنی گوه بدە بیتێ لە پێشێ تو وەکی زەیتێ دسۆژێت مەجلیسا مەیتێ وەکی پیشێ لە کەنداڵە. دەم خۆش کاک حەمیدگیان، دەست و چاو خۆش بێ کاک ڕۆنگیان. مامۆستاگیان یەکێک لە ڕستەکانی ناو کتێبەکەت زۆر سەرنجی ڕاکێشە کە ئەڵێی دیوان و شعری عەلی حەریری وەکو گیان و جەستەی کوردستان زۆر بریندار و هەلا. ئەم ڕستەیەت چۆن بۆ هات و هۆکاری وتنی ئەم ڕستەیەت چی بوو؟ هۆکارەکەی ئەوە بوو کە یەکەم کەس کە باسم کە زانیاری لەسەر عەلی حەریری ئەدا وەکو ژیاننامە نەک وەک ئاماژەکەی خانینە، ئاماژەکەی خانیەکەوێتە پێشە و مەلا مەحموودی بایزدیە. مەلا مەحموودی بایزدی ئەڵێ حەریری دیوانچێکی هەیە، یعنی تا 1970ەکان کە مەلا مەحموودی بایزدی باسی حەریریەکە ئەڵە دیوانچێکیە، یعنی دیوانێک کە شعرەکانی کەمە، یعنی لەبەردەست بووە، یعنی زانراوە کە هەیە. بەڵام لە دوای ئەو هەموو پەلەماردانەی عوسمانی و دوای دەوڵەتانی دیکە بۆ کوردستان و ئەو هەموو شەڕە ئەکەوێتە کوردستان، ئەو هەموو ماڵ کاولکاریە و ماڵوێرانیە و هەتا تەنانەت ڕوخاندەی مزگەوت پاژماوە و کەلتورە ئەدەبیەکانی کورد فەوتاوە بەشێکی بۆ لە ئەسڕینەوەی شوناس بە دڵنیایی کورد. پێدەچێ شعری عەلی حەریری بە هەمان دەردی کوردستان چوو بێت، دیوانەکەی فەوتا بێت. ئەمەی کە ئێستا هەیە هەر شعر و هەر پاچە شعری هەر لە تەشعری شعری تێدایە دوو دیێرە خۆی زۆرە، بەس دوو دیێری لێماوە شعر هەیە خاڵخاڵی ینی دانراوە، ینی دێری کرد بووە لە ناوچووە بە هەمان دەرچووە. ئەمانە کە دۆزراونەتەوە یەک لەو کەشکۆڵ، یەک لەو کتێب، یەک لەو کەشکۆڵ دڵسۆزانی کورد لە بەغداد، لە مووسڵ، لە ئەوروپا، لە رووسیا دۆزراونەتەوە. ئێمە هەڵماندا و کۆمان کردوێتەوە. ئێمە دەستخۆشی لە کەسانی وەکو بەڕێزی شتەکەین کە لە هەوڵی ئەرشیڤکردنی ئەدەبیاتی کوردیدان. زۆر سپاس. کاک ڕزگار، کۆمەڵێک شاعیری تر هەر بە ناوی عەلیەوە شعرەکانیان تێکەڵ بووە لەگەڵ شعرەکانی عەلی حەریریە. ئەم تێکەڵبوونە هۆکارەکەی چییە؟ تێکەڵەیەک دروست بووە لە ناو بێت یان تەنانەت لە شعریش شعریش تێکەڵ بوو بە دڵنیایەوە. ئەوش سێ شعر لەم دیوانە هەیە کە لە هەندێک کەشکۆڵ بە ناوی عەلی حەریری هاتووە، لە هەندێک کەشکۆڵی تر بە ناوی عەلی عاشق هاتووە. هەندێک لە توێژەران ئەڵەن دوو شاعری جیاوازن، یەک لەوانە کە باوەڕی وایە نووسەری هێژە کاک بەدران ئەحمەد حەبیب لە وتارێکی تەسەل و جوان لەسەر عەلی حەریری جای کردنەوە هەندێک شعر داوێتی پاڵ عەلی عاشق، هەندێک شعر داوێتی پاڵ عەلی حەریری. بەڵام من بە پێی ئەو ئیشانەی ئەو بەدواداچوون و گەڕانانەی کردومە و تەنانەت بە پێی لێدوانی هەندێک لە شارەزا وەکو مامەسە عەبدوڕەقیب یوسف، عەلی عاشق هەمان عەلی حەریریە. گۆڕەکەی کە ئێستا لە حەریرە هەتا 100 ساڵ لەمەوە پێش کەمتریش لە ناو خەڵک هەروتراوە ئەمە گۆڕی عەلی عاشقە. و بە پێی سەرچاو با بڵێن گێڕانەوە زارەکیەکان و هەندێک زانیاری تۆمارکرا و هەر ئەو گۆڕە گۆڕی عەلی حەریریشە، یعنی فەقی کۆنەکان لە حەریر لە شەقڵاوە کە بە تایبەتی لە کاتی دەرچوون تاوکردنی خوێندن شعرێکیان ئەوتەوە لە دیوانەکە هەیە، ئەیانوت ئەم شعرە هی عەلی حەریریە. هەتا من ڤیددیوەکم بەدەست گەیشت کاتێک بە دوای سەرچاو زانیاری ئەگەڕام، برادێک ڤیددیوەیەکی نرد هی باپیری کە تەمەنی 90 ساڵ بەسەرەوە بوو، ئاخرەکانی تەمەنی ئەو شعریان زۆر بە سۆزۆ بۆ خوێنێتەوە، ئەڵێ ئەمە شعری عەلی حەریریە. مامۆستاگیان هەندێک دەقی فارسیش هەیە کە بە ناوی عەلیەوە، ئایا ئەم دەقانە هینی عەلی حەریری؟ بەڵێ من خۆم زۆر ئیشم لەسەرەوە کردووە، چەندین دەستنووس و کەشکۆڵی فارسی گەڕاوم کە بزانم شاعریان هەیە بە ناوی عەلی و عەلی کردبێت بە نازناو نەمدۆزیەوە. ئەم شعرە فارسیانەی کە ئێمە دۆزیمانەتەوە لە کەشکۆڵەکان، مامۆستا محەممەد عەلی قەرەداخی شعری فارسی دۆزیێتەوە. خۆشم لە دوو کەشکۆڵەیەک لە ئەڵمانیا، یەکێک لە ئێران لەو کەشکۆڵانە کە شعری کوردی تێدایە، شعرە فارسیەکانیش هاتووە.
لە کەشکۆڵێکیانە هی 200 ساڵ زیاتر لەمە پێشە بەڵێ. شعری کوردی علی حەریری هاتووە شعری فارسی هاتووە نووسیوتی شعر علی حەریری یان علی حەریرین ببوورە شێخ علی میفەرمایەت شێخ علی میفەرمایەت لە فارسیەکان حەریریەکەی نەوتووە علی حەریری بە چەند ناوێک هاتووە یەک بەڵێ. ناو نییە یعنی بەڵێ. لە ناو شێر و ئەدەبیاتە بەڵام من حەزەکەم باسی خاڵێک بکەم علی حەریری بەو سیفەتی کە وەکو بڵین یەکەم شاعری کرمانجە کە پاژماوەکانی و شعرەکانی ماوەتەوە بۆ ئێمە کاریگەری علی حەریری لەسەر پاشینەکانی خۆی چی بووە ئێمە زانین لە دوای علی حەریری لە هەر لە ناوچەی حەریر خۆی کۆمەڵێک زانا و خەڵکی گەورە هەڵکەوتووە کاریگەریەکان مەسەرەن لە ئەحمەدی خانیەوە کە ناویان هێناوە یعنی شاعرانی پێشوو ناویان هێناوە ناوی علی حەریریان هێناوە ئەڕۆهاتان بەلا مەحمودی بایازیدی و تا ئەگاتە حاجی قادری کۆیش مامۆستاگیان تەنها یەک ڕستە تەواو کەم سەبارەت بە پرسیارەکەی پێشوو بۆیە من بەوە گەشتمە و قەناعەتی شعرە فارسیەکان هی علی حەریریە بۆ خۆی لە شعرێکی کوردی ئەڵێ بە ڕووە کاتە یارەکەی ئەڵێ من وەصفی تۆم کردووە بە 6 زمان یعنی مەبەستی ئەوەی بە 6 زمان شعری وتووە کوردی و فارسی بە دڵنیای ئەو شعرانە هی علی حەریریە و لە ڕووی ناوەڕۆک شۆ نزیکە و بە زمانەکانی دیکە دەستمان نەکەوتووە بە دڵنیاوی عەرەبی هەیە تورکی هەیە ئەشە زمانی دیکەش هەبێ کە ئێمە نازانین مەبەستی ئەو ڕەنگە هەندێکیان لەهجەی کوردی بێ ئەو وەختە بە زمان زانرابێ مەسەڵەن بۆ نمونە ئەشێ بە سۆرانی شعری وت بێت سەبارەت بە پرسیارەکەی مامۆستا کاریگەری علی حەریری کاریگەریەکی زۆر دیارە شێوازی شعری علی حەریری شێوازێکە وەکو دکتۆر معرف خەزنەداری ڕەحمەتی باسیەکات ڕوحیەتێکی کوردانە هەیە هێناکەیشی ئەو وەزنەی کە پێی نووسی و ئەو کێشێکە لەگەڵ بەیتی کوردیە یەک کێشە کێشی بەیتەکان هەموو شاعرانی دواوی ئەویش یعنی وەبزان بجگە لە ئەحمەدی خانی هەمووی بۆ کێشی ڕەجزە نووسیویانە ینی لە فەقەی تەیرانەوە لە مەلای جزیریەوە لە گەلێک شاعرانی ترکە بەو ئەو کێشە بەیتەکان هەمووی بەو کێشە بەدڵنیایە یەکەم خۆشی بەیتەکە و ئەمە بە ئاوازش وتراوەتەوە تەنانەت دەنگۆ هەیە علی حەریری بۆ خۆی شعرەکانی بە ئاوازە وتووە دەنگۆ هەیە ئەو زانیارە لە نووسەرێکی ئامەد شاری ئامەد هاتووە لە کتێبێکی باسی علی حەریریەکات ئەڵێ قەدیم لە ئامەد باو بووە لە ناو حوجرا یەکێک دەنگی خۆش بوو بێت وتوانە دەنگت حەریریانەیە مەبەسی علی حەریریە دەنگت حەریریانەیە لە خۆشی یعنی زانیاریەکان ئەڵێن دەنگخۆشش بووە ئەو فۆرمە بۆ بە ئاوازوتن خۆش بووە ئاوازێکی جوانی تیا بووە و تەنانەت لە شعری فەقێ تەیران کە کەمێک دوای حەریریە دێڕی علی حەریری بەکارهێنا وەکو ئیقتباس وەکو خۆی بەکاری هێناوە و هەروەها لێکچوونێکی زۆر هەیە لە نێوان شعری حەریری و مەلای جزیری لەو کێشە لە کێشە عروزی سەختەکانە درێژەکانە لەو کێشە ڕەج کە کێشێکی سادەیە زۆر بەکار هاتووە و هەتا سەردەمی شێخ نورەدینی بریفکانی و دواتریش پەیڕەویان لە علی حەریری شعرە بەناوبانگەکانی مەلای جزیریش هەر هەمان کێشنۆک و ئەوەی ئەڵێ مندی سەحەر شاهێ مەجەر لە پسێ دەبەر جوانە دەستخۆش ئەوە نمونەیەکی زۆر جوانە سەرمشتری یا ڕەپەریە هەموو لەسەر ئەو هەمان کێشە و من دڵنیام زانیاریەکەی مەلا مەحمودی بایزدی غەڵەت نییە وەکو ئەوەی کە یەکەم شاعرە شاعری تر هەبوو بێت سەرەتاکانێتی بەڵام ئەم ئەیکا بە قوتابخانە ئێستا پێش نالی شاعری دیکەمان هەیە بە سۆرانی شعری نووسیوە بەس نالی دێ ئەیکاتە بزوتنەوە بزاوت قوتابخانەیەکی ئەدەبی ئەوەی کە نالی لە ئەدەبیاتی کرمانجی خوارو یان ئەوەی ملیەکاڵین سۆرانی کردوێتی لە کرمانجیە علی حەریری کردوێتی قرهون ببين النار عشق تيني والبوم زاري تكن أركز بزانة حالي عشق بخيل ودشواري تكن بحالي عشق بخيل دبم هردم بدم زليل دبم براه بدليل دبم هركز بغم غواري تكن هون بار مكان غمين دزور جحسرتا دردين دسور چاوين
ترش بسكتين لدور أنيا جنور تارتكن أنيا شريف بسكتين لسر رنجين دبن شمس وقمر رشمال جحبسان تندر جعر عران ياري تكن خوش عرعرو شمساد وقت جمن رفان صبر خيرات داد ومدد داد ومدد چشمان چخنباری تکن دەم خۆش خەندەخەن زۆر سپاس. کاک ڕزگار وەکو باسمان کرد کە لە دوای عەلی حەریری خۆیەوە گەلێک لە شاعیران و لە نووسەران ناوی چ بە شعر چ بە نووسین ناویان هێناوە یا باسییان کردەوە و گەلێک توێژەرەوە هەبووە وەکو ڕۆژهەڵات ناسەکانی کە باسمان لێوە کرد بەڵام شاعیری فارس جامی گەشتێکی هەیە لەو گەشتەی خۆیان ناوی عەلی حەریری هێناوە ئایا بە چ شێوەیەک ناوی عەلی حەریری هاتووە چونکە جامیش یەکێکە لە شاعیرە دێرینەکانی ئێران بەڵێ جامی عەبدوڕەحمان شێخ عەبدوڕەحمانی جامی باوەڕ وایە کە ساڵی 1950کان لەو دەوروبەرە تا هەشتاکان گەشتێکی کردووە بۆ حەج و بە کوردستانە تێپەڕیوە ئەلبەتە ئەو دێڕە شعرە کە دەڵێ پیرمەردی بدیدە ئەم جزیر نیممەردی بدیدە ئەم هەریر یان نیکمەردی لە هەندێ سەرچاوەڵە نیکمەرد ئەدرێتە پیاوێکی باش بەس نیممەرد یعنی نیوە پیاوێک کە براوردی کردووە بە جزیرەکە پیرمەردە پێگەیشتووە لە ڕووی مەقاماتی عرفانیوە پیرە بەس هەریری نیممەردە هێشتا تەواو پێ نەگەیشتووە وا ئەخەم لێنرێت کە هێشتا لە تەمەنی گەنجیتیە اینجا ئەمە وەختی خۆی زیاتر لە ئەدەبیاتی حوجرەیە ئەم بەیتە شعرە دەماودەم ڕۆیشتووە باسییان کردووە تەنانەت من بۆ کۆکردنەوەی ئەم دیوانە شعرێکم دەستکەوت لە کتێبێکی مامۆستا مەمدوحی مزوری کە ئەو وەختە لە تەمەنی 90 ساڵی بوو ئێستا کۆچی دوای کردووە شعرێکم لای ئەو دەستکەوت تەلەفۆنم بۆی کرد زانیاریم لێ وەرگرت لای ئەو شعرەکە هی سعدیە چونکە شێخی سعدیش گەڕاڵ بووە گەشتی کردووە لای ئەو ئەدێتە پاڵ شێخی سعدی لای زۆربەی کەسانی تر نووسەرانی دیکەی کورد ئەدرێتە پاڵ جامی دەڵێن لەم گەشتەیە مەلای جزیری و عەلی حەریری بینیوە ئەوە لێکدانەوەیەکی کۆن بوو بۆ ئەم دیدارە بەڵام مامۆستا عەبدوڕەقیب یوسف ئەڵێ ئەم دیدارە لەگەڵ جزیری و حەریری نییە جزیری ئەو جزیرەی کە شێخ جامی بینوێتی جزیرەیەکی ترە چونکە ئێمە زۆر زانامان هەیە خەڵکی جزیرە کە نازناویان جزیریە ئەڵێ یەکێکی دیکە ناوی یەکێکیان دێنێت کە قازیش بووە لە حەسەن کێف قازی بووە ئەڵێ ئەو بووە هاوسەردەمی ئەوە چونکە ئەوە 1400کانە ئێستا ساغ بووەتەوە یان زۆربەی توێژەران مێژ و نووسانی ئەدەبی کوردی کۆکن لەسەرەوەی عەلی حەریری لە ناوڕاستی 1500کان بۆ سەرەتای 1600 ژاوە یعنی ڕقەمیان دیاری کردو بەس ئەوان هەمووی تەخمینە بە ڕقەمەکانش تەخمینە هەخەملاندنە ئازیزانی قەلەندەرخانە ئەمڕۆ باسی شاعیر عەلی حەریریمانە کرد زۆر سپاسی مامۆستا ڕزگار جەباریەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئەو زانیاریانەی کە پێت بەخشین زۆر سپاسی کاکڕەوەن دەکەم خۆی ئەو دەجوانەکەی دەست خۆش بێت زۆر سپاسی هاوکارم کاک حەمی دەکەم سپاس کە تا ئێستا بینەرمان بوون بە شعرێکی جوانی تری شاعیر کۆتایی بە بەرنامەکەمان دێنین تا دیداری داهات و هەر شاد هەچی شێخ و مریدن کو بێژن قەدوە ناکەم ئەز ئەگەر ڕوحم دکن غارەت ژیاران را بنووشم ئەز بلا ساقی مەیە بینی ژیاران را بنووشم ئەز ji ker bacum li salûsan
دەرێ گۆپان ڕەواکەم ئەس هەچی شەملێک لەسەر پێچە ولا چیک لە فک ژێبەردا ئەگەر سینجی دنیڤ ڕاکت دەبێ ساحب سەواکەم ئەس مەکەن باوەڕ ji ser keska eger şaşik ji nûrî bit digel kes bê dibit kafir dibêjin eslî pakim ez